بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمان. بۆ فێربوون هەر زمانێک دەبێ وشەی زۆر بزانین. کێشەکە ئەوەیە کە وشەکان لەبەر دەکەین دوای ماوەیەک لە بیرمان دەچێتەوە. چی بکەین؟ ئەگەر گەرتان بزانن حتمماً سابسکرایبی کاناڵەکەمان بکەن، لایکی بکەن. ئێمە ڕۆژانە ویدیۆی نوێتان بۆ دائەنین کە بتوانن ئەو زمانە بە زووترین کات فێر بن. دەی باشە، بەلەوە دەست پێ بکەین بەم بە پرسیار و وەڵامەکان ئەوتان پێ دەڵێم کە لەسەری ئەم کلیپە و دەتوانن ئەو کلیپە بووینن کە هەندێ پرسیاریان کردبوو وەڵامان داوە دەتوانن لەو کلیپە سەیری بکەن. دەی باشە، من چۆن وشەکان لەبەر کام لەبیرم نەچێتەوە. دەبێ ئەم شتانە کە پێت دەڵێم بە جێگەی بێنە کە وشەکان ئەتر لەبیرت ناچێتەوە. هەر وشەیەک و دی بە جوانی سەیری بکە، بزانە بریتیە لە چەند بەش، یا یەک بەشە یا دوو بەشە یا سێ بەش. ئەگەر بتوانی وشەکان سەیریان بکەیت و بزانی چەند بەشە، دەتوانیت ئەو وشە لەبیر و ناچێتەوە ناو مێشکدا دەمێنێتەوە. مەسەڵەن ئێمە ئەڵێن گوڵاو، گۆڵ ئاو، ئەمە دوو وشەیە وانە لە کوردی. دێ لە تەواو زمانەکانی شتێ وامانە هەیە، حتمماً سەیری بەشەکانی بکەن. باشە، هەندێک کەس تێن وشەکە لەبەر دەکەن دوای ماوەیەک لە بیریان دەچێتەوە ئەتر کاریتر ناکەن. ئەم هەڵە مەکەن. ئەگەر وشەیەکتان لەبەر کرد دەبێ حتمماً لە ناو کاغەزێکە بینووسن، ماناکەی بۆ خۆتان بنووسن، با شتێکتان بێ بیخەنە بە خەڵتان، ڕۆژانە سەیری بکەن، بزان ئەو وشە دەزانن یانە. دەست بخە سەر ماناکەی، لە خۆت پرسیارکە ئەمە مانای دەبێتە چی. ئەگەر زانیت زۆر باشە، ئەگەر نەوزانیت هەرچی ڕۆژە سەیری ئەو وشانە بکە کە نووسیتە. باشە؟ دەی زۆر باشە. کاری تر ئەوەیە کە ئەو وشە ئەگەر فێر بوویت بیوە ناو ڕستەیەک بە جوانی سەیری بکە، سەیر و کرد زۆر باشە. ئیسا ئەو ڕستانە کە فێر بوویتە، ئەو وشانە کە فێر بوویتە، بیوە لەگەڵ کەسێکی چا ئەو وشە بەکاربێنە، قسەی پێ بکە، بیتێرە سەری زبانت با فێر بیت. جا شتێکتان پێ بڵێم، هەندێک کەس پێیان وایە کە هەر وشەیەک معنایکی هەیە. نەوانیە. وشەمان هەیە چەندانە معنای هەیە. هەر وشەیەک لە ڕستەکەی خۆیە معناکەی دەگۆڕێت. بۆ نمونە ئێمە دەڵێن بەهارە، بەهارە، بەهاڕە، بیهارە. ئەمە یانە چی؟ بەهارە ناوە، بەهارە فەسڵی بەهارە. بەهاڕە، هاڕەها هەندێک کەس تێن گەنمەکەن ناو هاڕە و ئەیش وردی دەکەن گەنمەکە. بەهاڕە، بیهاڕە، وردی بکە. حاڵیتان بوو هەر وشەیەک لە ڕستەکان معناکەی دەگۆڕێت. ئەمیش لەبیرتان بمێنێت. هیوادارم بەدڵتان بێت. ئەگەر ئەم کلیپتانم بەدڵ بووە دەی لایکی ئەم ڤیدیۆ بکەن. ئەوە لە سەری شەو دوودانە کلیپتان بۆ دائەنم. هیوادارم سەیری ئەو دوو کلیپێشە بکەن. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان